هەفتەیە وانەی سێمی خولەکەی ئەبێت بە ناونیشانی سوودەکانی intensive interaction. واتە یەک وانەی خولەکەمایە ئینشەڵڵا هەفتەیەکە کۆتایی بۆ خولەشدەی. ئەگەر ئامادەی با دەست بکەین. زۆر باش. هەفتەکەی پێشتر باسی کۆمونیکیشنمان کرد، پەیوەندی بەستن کە چەند بەشێک بوو تا چەندەش گرنگ بوو. لێرە ڕاستەوخۆ دێنە سەر مۆزوعی intensive interaction کە چییە، پێناسەیەکی دەکەین و دەیناسێنین و دواتر باسی ئەوەش دەکەین کە لە بۆ چ شتێک باشە، لە بۆ چەند لایەن باشە و بۆ چێش بەکاردێ، پاشەوە یەکسەر دەچینە سەر تەکنیکەکە. ئەنی ئینشاڵڵا گە پێ ڕابگەمە و ڕۆ تەواوی بکەم هەموو بابەتەکەی. نازانم تا چەندە وەختەکەش دەڕواتن، جا ئەگەر وەختەکی زیاتریشی ویست عەفوم بکەن. با بێنە سەر سڵایدی یەکەم لەوەی کە لە بۆم ناردن لە گروپی interaction. لێرە باسی interaction دەکەین. باشە، لە ساڵی 1980ەکان گراینت ئەفرایم کە ڕاوێژکاری دەرونی بوو لە نەخۆشخانەی هایبەربەری کە نەخۆشخانەیەک بوو تایبەت بە ئەو کەسانی کە intellectual disabilityیان هەیە، ئەوەی کە باسمان کردووە کەوتنی ژیری و یانیش ئۆتیزم و سڤێر ئۆتیزمیان هەیە، حاڵەتی ئۆتیزم و حاڵەتی توندی ئۆتیزمیان هەیە، کە لەوێدا بیرۆکەی بەکارهێنانی زمانی جەستەی پێشکەش کرد بۆ پەیوەندی بەستن لەگەڵ ئەو کەسانی کە توانای پەیوەندی بەستنیان کپ و لاواز بووە بەهۆی دواکەوتنی ژیریەوە، ئەوەی کە باسمان کرد، یانیش حاڵەتی ئۆتیزم بیتن. ئەو بیرۆکەیە ئەوەندە سەرکەوتوو بووە کە تا ئەوەی لەلایەن ئەو دوو زانایە بەکار هاتووە کە لێرە نووسایە، ناینگ و هاوێت، کە لە ساڵی 1994 ناویشان نایە intensive interaction، کارلێکردنی چڕ. ئاین پێیان وا بە کە شتێکی سەرکەوتوانە، شتێکی باش بووە کە بەکاریشان هینایە زۆربەی ئەو کەیسانە سوودیان لێ بینیە، لەبەرەوە کردێتیان بە جۆرێک لە چارەسەری و ئەپڕۆچێک، یعنی شێوازێک یان زانستێک. بینە سەر سڵایدی دواتر لێرە intensive interaction دەناسێنین، کارلێکردنی چڕ دەناسێنین، کە بزانین کارلێکردنی چڕ چییە، کە ئەویش کە لێرە باز دەکەم لە خاڵی یەکەم، نقطەی یەکەم، کە زانستێکە بەکاردێت بۆ پەرەپێدانی پەیوەندی بەستنی کۆمەڵایەتی ئەرێنی. باشە، لەگەڵ ئەو کەسانەی کە کارامەیی پەیوەندی بەستنیان هەیە یانیش کێشیان هەیە لە پەیوەندی دروستکردن لەگەڵ کۆمەڵگە و دەوروبەریان. لێرە نووسیتی کە توانای پەیوەندی بەستنیان هەیە. خۆی مە باسمان کرد لە هەر لایەنێک کە کەسێک لە پەیوەندی بەستندا لە ئاواز بێ، لە هەر خاڵێک کە لەوانەی پێشتر باسمان کرد، لایەنێکی دیکە هەیە کە دەتوانین پشت بۆ بەستین پەیوەندی دروست بکەین لەگەڵ ئەو کەسەدا، یعنی لە یەکێک لە خاڵەکە. بۆیە پەیوەندی بەستنیان هەیە، تواناییان هەیە، بەس ئەوەیە لە هەندێک خاڵ لەوانەیە توانایان کەمتر بی. باشە، یان ژەوەیە نەیان بیتن، وەکەوەی کە verbal communication بی، پەیوەندی بەستنی زارەشی کە نەیان بیتن. بەڵام دەتوانین لەلایەنێکی دیکە لە نەن verbal پەیوەندی بەستنی نازارەکی بتوانین پەیوەندیان لەگەڵ بەستی. لە خاڵی دووەم باسیەوە دەکات کە کارلێکردنی چڕ زۆرێکە لە یاری لەسەر بنەمای چارەسەری کە لەسەر بنەمای چارەسەری کار دەکات. شێوازەکە وەکو یاریکردنە کە ئەمەش پێویستمان پێیەتی کە بەو شێوازە بێتن. باشە، چکەمە پەیوەندی لەگەڵ کەسانێک دەبەستین کە ئاستیان وەکو کەسانێکە کە وەکو قۆناغی منداڵی وانە،
لە دواکەوتنی ژیری و لە حاڵەتی توندی ئۆتیزمدا. کاوەش بۆ بەشداری پێکردنی ئەو کەسانی کە وا دەبیندرێت پەیوەندی بەستن بۆیان قورس بێت یان بە زەحمەت بتوانن کارلێک بکەن لەگەڵ دەوروبەریان. و لە هەندێک لایەنەوە پەیوەندی بەستنەکە پێویستی بە وشەی گوتراو نییە کە تازە باسمان کرد، یعنی هەندێک جار پێویستمان بۆەوە نییە کە ڤێربەڵ کۆمیونیکیشنی لەگەڵ بەکاربێنین، پەیوەندی بەستنی زارشی لەگەڵ بەکاربێنین، لەلایەنی دیکەوە دەتوانیت پەیوەندی بەستی. لە خاڵی سێم بازەوە دەکات کە لە ساڵی 1970 کە لە سڵایدی پێشتریش باسمان کرد، لە ساڵی 1970 گەشەی سەندووە کارلێکردنی سەر شێوازێکی یان زانستێکی پەیوەندی بەستنی کۆمەڵایەتیە کە زۆر جار لەگەڵ ئەو کەسانە بەکاردێت کە فرە قورسی کە لە فێربوونیان هەیە، کە لە ڕووی زانستیەوە پێی دەڵێن دواکەوتنی ژیری ئەوەی کە باسمان کرد و یان ئۆتیزمیان هەیە. لەگەڵ ئەوەشدا لە ئێستادا ئەم شێوازە بە سەرکەوتووی لەگەڵ کەسانی تریش بەکاردێ، وەکو ئەوانەی کە پەیوەندی کۆمەڵایەتیان زۆر لاوازە، کە بۆ نمونە ئەو کەسانی کە خەڵەفاویان هەیە لە تەمەنێک کە بەرەوسەرەوە چووە، یانیش ئەو منداڵانەی کە هێشتان فێرە قسە نەبوون یانیش دواکەوتون لە قسەکردندا. ئەوەی کە دواکەوتووە لە قسەکردن ئەوە دیارە، بەس ئەوانەی کە هێشتاش فێر نەبوون فێرە قسەکردن نەبوون هەم لە هەمان کاتدا دەتوانین پەیوەندیان لەگەڵ بەستن، کە منداڵی ساوایە لە قۆناغی ئینفانتی پێ دەڵێن، تازە ساواییە کە هێشتێکە بێزارە بێتاقەتە باشە، یعنی ئەوەش دەتوانین بەکاری بێنین وەکەوەی کە پەیوەندی دروستکردنە نەنڤێربەڵیشە نازارشە بتوانین لێیان تێبگەین و بێجگە لەوەش تێگەشتێک دروست بێ و هەمیش ئەوەی کە منداڵەکە بتوانێت پەیوەندی لەگەڵ داکوبابی دروست بکات بەو شێوازە، ینی چاویان لێ بکات وەکەوەی ئای کۆنتاکتیان باش بێت، پەیوەندی بەستنی چاویان باش بێت، لەگەڵیان پێ بکەنێت و ئەو شتانە باشە. بێنە سەر سڵایدێکی دیکە، ئەویش بە هەمان شێوە ناساندنی کارلێکردنی چڕە ئینتێنسیڤ ئینتراکشنە، کە لێرەدا باز لەوە دەکات کە کارلێکی چڕ هەم زۆر کراوە و کۆمەڵایەتیە و هەم بە شێوەیەکی سەرەکی لە سروشتی خۆیدا کاردانەوێشی خێرا و گونجاوە. بەمانای چ دێ لێرە؟ بەمانەیەوە دێ شتەکە تاو سروشتیە لە قالبی نادێن من ئەو کەسێکە لە لامانە ئەو بڵێن ئەو منداڵەیان ئەو حاڵەتانی کە لە لامانن بمانەویشان لەگەڵ بکەین بە شێوازی چارەسەرێکی چڕ. لێرەدا کارلێکێکی چڕ بە شێوازی ئینتێنسیڤ ئینتراکشن لێرەدا تەواو سروشتی لەگەڵیان تەحەموول دەکەین، تەواویش کوراوە دەبین، زۆر تەواویش کۆمەڵایەتی دەبین، لە قالب نادرین بە شێوەیە کە لۆ نمونە وەکو ئەوەی ABA کە دانراش کە مێز و کورسێک دادەنین و ڕاهێنان و کەل و پەل و لە ژوورێکی دیاریکرا و ینی هەندێک پێداویستی و بەدەستکرد شتەکانمان دروست کردیە باشە. بەس لێرەدا لەو جۆرە شێوازەی لەو جۆرە چارەسەری ئەو شتانەمان پێویست نییە، ئەو لە قالبدانەوە ئەو شتە دەستکردانەمان پێویست نییە، بە شێوازێکی سروشتیە و تاو کراوەشە کە ئینشاڵڵا دەسڵاتەکانی دیکە تاو باسی دەکەن لی تێدەگەن کە چەند کراوەیە ئەو شێوازە، کە لێرەش باز دەکاتن کە دەڵێتن نەوەکەوەی کە ئاراستەکار بێت ها ئاراستەی کەسەکە بکەین، ئاراستەی منداڵەکە بکەین یان ئەو کەیسە بکەین، یانیش ئامانج و هەدەفەکانمان ئاراستەکراو بن، یعنی ئەوی لۆ نمونە چەند ئامانجێکی لۆ بۆ دابنێن بڵێن وەڵا دەمانەوێت ئەوەندە ئامانجە ئەوەندە شتە دەبێت فێر بێت لەو ماوەیەدا، یان ئەوەی دەمەوێت ئەوەی فێر بکە باشە، ئەو بەو شێوازەی نییە. ئەو شێوازە جەخت لەسەر ئەوەی دەکاتەوە، جەخت لەسەر بنەماکانی پەیوەندی بەستن دەکاتەوە کە fundamentals of communication کە لێرە نووسرایە بۆڵدوم کردێ لێرە تۆخم کردیە، کاویش چییە؟
کە وەک ئامرازێک بۆ بەدەستهێنان و پەرپێدانی ئاڵوگۆڕی پەیوەندی کۆمەڵایەتی بەکاردێت. باشە، لێرە تاوڵی تێدەگەین لە خاڵەی و پاشەویش لێرە باسی دەکەینەوە. باشە، ئێستا لەوەندەی تێدەگەن لەو پێناسەیە کە لە بۆ فەندەمێنتەڵ کۆمیونیکیشن کرا. لێرە دەڵێتن لەو خاڵەی کە دەڵێت فەندەمێنتەڵز ئۆف کۆمیونیکیشن بنەماکانی پەیوەندی بەستن بریتن لە کارامەییەکانی پەیوەندی بەستن. باشە، کارامەییە کە لە زاراوەی گەشەسەندندا دیڤڵۆپمنت، لەو زاراوەیدا لە زاراوەی گەشەسەندن بە شێوەیەکی ئاسایی پێش گەشەسەندنی قسەی ڕەمزی دێت. ئەوەی کە لە سڵایدی پێشتر باسمان کرد پێش سیمبۆلیک سپیچ دیڤڵۆپمنت دێت، پێش گەشەسەندنی ئاماژەی قسەکردنەوە ئانەبێت. باشە، کە باسمان کرد ئەمە نان-ڤێربەل کۆمیونیکیشنمان هەیە، پەیوەندی بەستنی نازارەشیمان هەیە کە لە سەرەتاوە لەوێوە لەو قۆناغەوە دەتوانین ئەو بنەمایانە بەکاربێنین و یان پێی بەو بنەمایانە ببین. باشە، لێرەوە ئۆڵدۆ هەرچەندە کالێکردنی چڕ لە ئێستادا لەگەڵ خەڵکانێکیش بەکاردێت کە ئاستێک لە قسەکردن و تێگەیشتنی زمانیان هەیە. یعنی بە هەمان شێوە کەسەکە ئەگەر گەیشت بێتە ئەو ئاستەش کە بڕگەی دەربڕی با تی کا بەو شێوەی، باشە، یان مامە و دایە و بابە، ئەوانەش بڕگەرە، ئەوان پێی ناڵێن ناو، ئەوانەش بڕگەرە. ئەگەر چێ لەو ئاستەش بین یان هەندێک وشەش بزانن دەتوانین لەگەڵەوانیش بەکاری بێنین. باشە، لێرە دێینە سەر بنەماکانی پەیوەندی بەستن کە بنەماکانی پەیوەندی بەستن کە بریتە لە تواناکانی پەیوەندی بەستنی کۆمەڵایەتی. باشە، لێرە نووسە fundamentals of communication are the social communication capabilities کە تواناکانی پەیوەندی بەستنی کۆمەڵایەتی کە ئەو چەند خاڵە لە خۆ دەگرێت لەوەی کە لە خوارەوە هەیە. لە خاڵ یەکەم چییە؟ پەرپێدانی توانای بە ئاگابوون لە کەسانی دەوروبەر. باشە، لێرە ئیش لەسەرەوە دەکەم، پەرپێدانی توانای بە ئاگابوون لە کەسانی دەوروبەر، یانی سەرنجیان باشتر دەکات. خاڵی دووەم، بەکارهێنان و تێگەیشتن لە پەیوەندی چاو و دەربڕینی دەم و چاو، ئەوە خاڵی دووەمە. خاڵی سێەم، هاوبەشی پێکردنی ئەو ساتانەی کە بە تەنیا بەسەری دەبات، ئەوەی کە لێرە نووسرا earning to share personal space. personal space چییە؟ ئەو کاتانەیە ئێستا لۆمە لۆ کەسی احتیادی کاتی فەراغە کە بەسەری دەبێن، یعنی کاتێکە کە بە خۆمان تەرخامان کردووە. لە بۆوانیش ئەو کاتە کە بۆ خۆیان تەرخاینەکەن بە هەندێک شتەوە مەشغوڵ دەبن، بۆ نمونە بە هەندێک سلوکی دووبارەوە مەشغوڵ دەبن، بە هەندێک ڕەفتاری دووبارەوە کە زۆر لێتان دیار بووە لە حاڵەتی ئۆتیزمی وانە کە پێشتریش باسمان کرد. یانیش خۆیان بە شتێکەوە خەریک دەکەن، مەشغوڵ دەکەن بە یاریەک بە کەلوپەلێک کەوەی ئاگایان لە دەوروبەری خۆیان نییە. لێرە fundamentals of communication بنەماکانی communication کە ئەوەی بتوانین ئیشانە سەر بکەین چییە؟ کە دەتوانین چی بەدەستبێنین لێرە؟ ئەوە بەدەستبێنین کە ئەو personal space کە هەیتی، ئەو بۆشایی خودی کە هەیتی بتوانین هاوبەشی پێ بکەین لەگەڵ خۆمان، شەیری بکەین. باشە، خاڵێکی دیکە، خاڵی چارەمی، بەکارهێنان و تێگەیشتن لە کارلێکە جەستەییە کۆمەڵایەتیەکان. خاڵی پێنجەم، بەکارهێنانی دەنگ لەگەڵ ماناکەی، ئەویش بۆ هەندێک پەرپێدانی ئاخاوتنە، یعنی کاوەی باسمان کرد دەتوانین لەگەڵەوانەشیش بخەین کە بڕگە یان هەندێک وشەی دەدەبڕن. لێرە دەتوانین ئەوەش بەکاربینی vocalizations with meaning، یعنی دەنگی مانادەر بەکاربێنی. باشە، خاڵەکی دیکە، نۆرەگرتن لە ئاڵوگۆڕی ڕەفتاردا و یان ڕێکخستنی ئاڵوگۆڕی کۆمەڵایەتی لەگەڵ کەسانی تردا. باشە،
وها فێر دەکرێن کە فێرەنەوە بەگرتن بن، یعنی ئەگەر یاریکردنە کەلوپەلێک بمانەوەی بەکاری بینین لە بۆ یاریکردن یان چالێکیەک ئەنجام بدرێ توانی وەها لێ بکەین کە بەنەوە بیکەین، یعنی ئەوەی کە چارەسەرکە لەگەڵ ئەوەی کە کەیسەکەیە ملێن خاوەن پێداویستەکەیە وهای لێ بکات چارەسەرکارەکە کە نەوبە بگرێت سڕە بگرێت لەسەر ئەو یاریکردن لەسەر ئەو چالیاچیە. باشە خاڵی ئاخیر چێژ وەرگرتن لەوەی لەگەڵ کەسێکی تردا بێت کاوە خاڵشی زۆر گرینگە کە سەرەتای پێش هەموو شتێک ئەبێ حسابی ئەوە بکەین کە ئەو کەیسەی کە لە من دەستمانە ئەو کەسێک کە لە لای مەیە چێژ لەوە ببینێ کە لەگەڵ ئەو کەسەیە، یعنی کەسەکە تەواو کراوە بێ لەگەڵی کۆنتڕۆڵی نەکاتن، یعنی لێرە لە ئینتێنسیڤ ئینتراکشن ئاگادار بن کۆنتڕۆڵکردنی بە هیچ شێوازێک تێدا نیە. باشە لە ABA ئێمە کۆنتڕۆڵکردنی بەکاردێن، کۆنتڕۆڵی منداڵەکەی دەکەین و لە قالبی دەدەین و چەند ڕاهێنانێک و بە شێوازی جەدوەل و کە کاتی بۆ دادنین و ئامانج و شما هەیە و ئاڕاستی منداڵەکەی دەکەین، ئاڕاستی کەسەکە دەکەین. لێرە بەو شێوازەی نییە، لێرە هەدەفی سەرەکی ئەوەیە کە کەسەکەی کەسی بەرامبەرمان چێژ لەوە ببینێ کە لەگەڵەمەیە بێجگە لەوەش بتوانێت بە هەر شێوازێک بێ لە شێوازەکان پەیوەندی لەگەڵ ئێمە ببەستێت. باشە ئەوە خاڵی کۆتایی بوو لە بنەماکانی پەیوەندی بەستە. بینە سەرەوەی کە بزانین بە درێژایی زیادبوونی توێژینەوە و بڵاوە کراوەکان بۆ کالێکردنی چڕ ژمارەیەک لە نەتیجە و دەرەنجامی باو دۆزراونەتەوە کە ئەمانە. باشە لە ریسێرچەکان لە بەحسەکان کە ئەوەندەی لە دووی گەڕام ئەو کەسانی کە ئینتێنسیڤ ئینتراکشنیان بەکارهێنایە کالێکردنی چڕیان بەکارهێنایە چەندەها خاڵ لە کەسەکەیدا باش بووە، پەرەی سەندیە گەشەی سەندیە کە ئەو خاڵانەش کە زۆر پێم مهم بوو، پێم وابوو کە شتی زۆر باشن کە لە چارەسەری دیکە زەحمەتە ئەو خاڵانە بەدەست بهێنین، ئەو گەشە سەندانە بەدەست بهێنین. کە خاڵ یەکەمیان کە بەرزبوونەوەی دەستپێشخەریە ویان ئاستی بەشداری کۆمەڵایەتیە کە لەوەی لە ئینیسیشن کە باسمان کرد لە پێکس کەمە گرنگی بە ئەوە دەدەین یەکێک لە ئامانجەکانی پێکسیش دەستپێشخەریە هەمانش لە ئینتێنسیڤ ئینتراکشنیش چ گەشەی دەسەنی بەرە و پێشەچی دەستپێشخەری کە کەسەکە پێشەوەی کە ئێمە شتێکی لە بۆ دابنین پێشەوەی ڕێنمایی بکەین پێشەوەی داوای لێ بکەین بۆ خۆی دەستپێشخەری لە هەندێک شتدا هەبێت لە هەندێک چالاکی و کالێکردندا هەبێت یانیش لایانی کۆمەڵایەتی کالێکردنی کۆمەڵایەتی بەشداریکردنی کۆمەڵایەتی. خاڵی دووەمیان زیادبوونی بەرگەگرتن یان وەڵامدانەوەی خێرا بۆ نزیکی جەستەی، یعنی ئەوەش یەک لە خاڵەکردنەکانە کە ئەوەی کە ئێمە باسی هەستەوەریمان کرد کێشەی هەستەوەریەکانمان کرد سنسۆری دیسفانکشنەکان کە لێرەدا ئەوەش بەرەوە پێش چووە کە کەسەکە بتوانێت کالێکی کۆمەڵایەتی کالێشی جەستەیی بکات و نزیک بێتەوە لە کەسەکە و تاوقەی لەگەڵ کالۆ نمونە دەستی لێ بدات دەست لە دوومچای بداتەوە. ئەوانە لە خاڵێکی دیکە بەرزبوونەوەی ئاستی زەردەخەنەی چاوەڕوانکرا، یعنی کەسەکە وەها بەرچاو کەتیە کە زەردەخەنەی زیاتر بووە لە چاو جاران زەردەخێنەیەکی چاوەڕوانکراویش ئەوە نا کە لە خۆوە زەردەخەنەی بکە لە خۆوە پێ بکەنی لە خۆوە تۆڕەبی بەو شێوازەی نا وەکوەوەی کە زەردەخەنەیەک بێ کە وەڵامێک بێ بۆ بەرامبەری لەلومنە شتێکی خۆشی لە بەرامبەری دوێت کە حەزی لێبی کەلوپەرێک بیان هەر شتێک بی یانیشەوەی شتێکی کۆمیدی ببینێت سەرنجی دابێت
ئینجا پێ بکەنی یان شتێک ببێتە مای ئەوەی کە تووڕەی بکە کە عاجزی بکات باشە لە خاڵێکی دیکە لێرە باس لە بەرزبوونەوەی ئاستی پەیوەندی چاو یان سیرکردنی دەموچاوی کەسێکی ترە کە هەمان شت ئای کۆنتاکت بەرز دەبێتەوە و سەنجدانیشان ئەتێشنیشان بەرزتر دەبێتەوە ئەوەی کە دڵمە کەسەکە پێشتر یەک چرکە سەیری دومچاوی کەسەکەی کردیان سەیری چاوی کەسەکەی کردیان هەر تەماشای نەکردیە وای لێ هەتێ لە ئێستادا بتە سێ چرکە چوار پێنج هەتاوەی بگاتە 20 چرکە لە بۆ 30 چرکەش نەخشە یعنی بەرز بوویتەوە خاڵێکی دیکە زیادبوونی بەکارهێنانی دەنگە پەیوەندیەکە کاویش زۆر گرنگە لەوەی کە وای لێ هاتیە کە بتوانێت کارلێک لەگەڵ دەوروبەری بکات کە سەرنجی دەوروبەریدا وای لێ هاتیە کە هەندێک دەنگ دەربڕێت نێوەی کە داوای شتێک دەکات باشە لەلای خۆمان کەیسی وا هەیە کە فێر نەبووە وشە دەربڕێت بەس دەکات لەو کاتێک کە شتێکی پێویستە دەنگێک دەردەکات وها دەکات لەم نەدێ وا بەو نەوعی یان کا دەست لە کەسەکەی دەدات و ڕای دەچێشێت بەرەوە ئەو شتەی کە دەیەوێت باشە ئەوە وەکو دەربڕینێکە وەکو داواکاریە کە دەیکاتن کە ئەوەش گرنگە خاڵێکی دیکە بەرزبوونەوەی خاڵی کۆتایە بەرزبوونەوەی ئاستی پەیوەندی جەستەیی گرنگی کۆمەڵایەتی کە ئەویش ئەوەی خاڵی پێش ئەخیرە سۆشیالی سیگنیفیکانت فیزیکال کۆنتاکت یعنی فیزیکال کۆنتاکتیان کالێشی جەستەییان کە ئەو کالێکانی کە زۆر گرنگن نمونە باوەشکردنە بە یەکدا تەوقەتکردنە یان هەتا ماچکردنە ئەو کالێکە جەستەییە کۆمەڵایەتیانە کە گرنگن بەرز بووتەوە بە گەشەی سندۆلەیە ینی بە شێوەیەکی بەرچاو بینراوە کە لەو خاڵەش ئەو لایەنەیان بەرز بووەوە خاڵی کۆتایی بەرزبوونەوەی سەرنجدانیانە بەشداریکردنی وەکەوەی کە بەشداری بکەن لە شتێک یان تەماشای وێنەیەک بکەن و یانیش هەتا تەماشای مۆبایل تەلەڤیزۆن ئەفلام کارتۆنەکەیان شتێکبی سەرنجیان لەگەڵ کەسێکی دیکە کە سەرنجی شتێکی داوە هەمان شداوانیش سەرنجی ئەو شتە دەدات کە ئەو لایەنەشیان باش بووە کە ئەگەر یەکێک لە خاڵەکان لە ئێمە لە ئاستی ئۆتیزم چەند خاڵێکمان هەیە کە ئاستەکان دیاری دەکەن لە لای خۆمان هەیە یەکێک لەو خاڵانە ئەوەیانە کە ئایا منداڵەکە ئەو کەیسەی کە ئۆتیزمی هەیە تەماشای ئەو شوێنانە دەکات کە کەسی بەرامبەری تەماشای دەکات یعنی ئەوەش یەکەکە لە خاڵەکان کە بەمانەیە ئەوە دێت کە سەرنجی کەسەکە باشترە لەوەی کە تەماشای ئەو شوێنە نەکاتن کە بەرامبەری تەماشای دەکات بێنە سەر سڵایدێکی دیکە کە بزانین تەکنیکی یانیش کالێکردنی چەق بۆ چێ و بۆ شێ بەکارێت لە خاڵی یەکەم بازەوە دەکات کە ئەو کەسانی کە توندی یان فرە کێشەی فێربوونیان هەیە کە پێشتر باسمان کرد ئەوانەی کە توندی و فرەکێشەی فێربوونیان هەیە شوێنە ئەوانەنە کە دواکەوتنی ژیریان هەیە خاڵی دووەم ئەو کەسانەی کە کێشەی هەستەوەریان هەیە خاڵی سێم ئەو کەسانەی لێرە خاڵی یەکەم دووەم هەندێک لێرە تەواوی نیشانەکانە کە بۆ دواکەوتنی ژیری
برین کە کەسەکە دواکەوتنی ژیری هەیە. لە خاڵی دووەم باز لەوە دەکات توندی یان ئالۆزی لە فێربوونی لە فێربوون هەبێتن لە دواکەوتنی فێربوون لەوەی کە تاخیر فێرە شتەکان بێت ئالۆزیە لایەن لەوانەیە لە هەندێک شتدا باش بن لە هەندێک شتدا خراپن ینی وەکو ئەوەنێ کە دواکەوتنی ژیری بێت ئەوەندەی ئەم لی تێگەیشتوە. لە خاڵی سێم بازەوە دەکات ئەو کەسانەی کە کێشەی هەستەوەریان هەیە لە ئەوەش باسمان کرد کە بەرەو پێشچوونە لە بنەماکانی پەیوەندی بەستن. خاڵێکی دیکە ئەو کەسانەی کە ئۆتیزمیان هەیە و ئەو کەسانەی کە کۆمەڵێک هەڵس و کەوتی خۆوروژاندن و دابڕانی کۆمەڵایەتیان هەیە. self stimulatory لەگەڵ socially isolating behaviors. لێرە خود وروژاندن چییە؟ ئەوەی کە لە لۆنمونە منداڵەکە حەزی بە شتێک هەیە لۆنمونە زۆر دەست لە سەری بدات باشە ئەوە خۆوروژاندنە یانیش شتێک کە نەرم بێت و لوز بێت شتێک کە زبر بێتن حەزی لێبی دەستی لێ بدات کە ئەوە شتێ بینی دەکرێت لەو حاڵەتانەدا کە هەمان شت دەتوانین بڵێن کێشەی هەستەوەریان هەیە لەو لانە هەستیانە کە لەوانەیە لە هەندێک شتدا چێژی لێ ببینن کە کەسی ئاسایی وەهاش چێژی لێ نەبینی. ئەوە سێلف ستیمولایتۆریە کە ئەو کەسانەش کە ئەو کێشانیان هەبی باشە و ئەو کەسانەشی کە کێشەی فێربوون و ڕەفتاری نەگونجا و شەڕەنگێزیان هەیە. خاڵی کۆتاییش ئەو کەسانەی کە لە قۆناغی درەنگدا لە تەمەنێکی زۆر خەڵەفاویان هەیە. لێرە بابینە سەر تەکنیکەکانی کارلێکردنی چڕ بزانین ئەو تەکنیکانە چین و بە چ شێوازش دەتوانین intensive interaction بەکاربێنین کە لە خاڵی یەکەم لە تەکنیکی یەکەم باز لە هاوبەشیکردنی بۆشایی کەسی دەکات ئەوەی کە باسمان کرد پێسنا سپیسەکە باشە. لێرە دەڵێتن لە کالێکی چڕدا ئێمە دەمانەوێت نزیک بوونەوە لە کەسەکە بە شێوەیەکی پەسەندکراو بۆ هەردوو لە بە شێوەیەک لە شێوەکان ئەگەر کەسەکە پاڵ بکەوێت ئێمە وەکو ئەو پاڵ بکەوین لە نزیک ئەو بەس با ئەوەش برم هەندێک جار ئەو کەیسانە حەزیان لێ نییە لێیان نزیک بکەویەوە لێرە دەبی بە تەدریجی ستێپ بای ستێپ ئەوە نا کە لە ناکاوک بچینە پێشان و لیان نزیک بینەوە دەبێتن سەبرە لێیان نزیک بینەوە بە شێوازێکە لەو حاڵەتی کە تیدانە لەوەی کە فراغێکی خودیان هەیە ینی ئەوەی بۆشایەکی خودیان هەیە کە تێیدا بەس لەگەڵ خۆیانن بتوانین بە خۆشمان بەشدار بین لەوە چ دەکەین یەکەم جار لێی نزیک دەکەوینەوە سەبرە ئەو کەسە بە هەر شێوازێک لە شێوازەکان کە ئەگەر دانیشت بوو ئەگەر بە پێوە بوو ئەگەر پاڵی دابەوە وەکو ئەو ڕەفتار دەکەین باشە بە سەبرش لێی نێزیک دەکەوینەوە بەو جۆرە دەتوانین هاوبەشی بکەین لەگەڵی و بتوانین سەرنجی ئەو بۆ خۆمان ڕابشێشین. لە تەکنیکی دووەم چ دەکەین دەگدانەوەی ڤۆکەڵ یانیش دووبارەکردنەوەی دەنگ باشە وەکو دەنگدانەوەیشی لێ دێ کە ئەگەر سەماو شتە مایکتان بەکاری نابی لە نمونە هەندێک کەس تاقی دەکاتەوە دەی ئەلو دووبارە دەبتەوە دەنگەکەی دەنگدانەوەیە باشە ئێمەش هەمان شت دەکەین ئەگەر ئەو کەسە دەنگێکی دەرکرد هەمان ئەو دەنگە دەردەکەینەوە ئەمەش کە بەوەی لێرە باز دەکات دووبارەکردنەوەی هەندێک دەنگی کەسەکە تەنانەت ئەگەر دەنگەکەی بێماناش بێت باشە
کە بەشێکە لە ئاڵوگۆڕی گفتوگۆ پەیوەندی کۆمەڵایەتی لەگەڵ کەسەکە هەتا ئەگەر دووبارەکردنەوەی شێوازی هەناسەدانیش بێت. یعنی ئەگەر هەندێک لەو کەیسانە هەن کە ئێستا هەندێک ڤیدیۆ هەیە ئینشاڵڵا پیشانتانی دەدەم زیاتر لەو مۆزوعە تێدەگەن کە باسی دەکەم لێرە، چونکە لە بەرچاوەمی شتەکان جوانتر بەدیار دەکەون. لێرە لەبەر چ دەرێ هەتا یاسایی ئەو شێوازی هەناسەدانەشی دەکەینەوە بەو نوعی کە لەو نموناگە بەو نوعی دەریبڕی هەندێک کەسێ حەزی لێیە هەندێک لەو کەیسانە حەزی لێیە جێی لە هەناسەی خۆی بیتەوە بەو نوعی زۆریش دووبارەی دەکاتەوە. لێرە دەست دەکەین ئەمە دەچینە نزیکی لە پەناجێی ویست دەکەینەوە هەمان شت بۆ هەست ئەو هەناسەدانەی دووبارە دەکەینەوە کە وەکو وروژێنەرەکە بەکاری دێنین تا ئەوەی منداڵەکە سەرنجی بکەوێتەوە سەرەمەش بتوانێتن پەیوەندی لەگەڵەمە ببەستی کە دواتر ئێمەش بتوانین هەندێک شت بکەین کە ئەویش دووبارەی بکاتەوە وەکو ڕنگدانەیەک دەبی لەگەڵ یەکتری، یعنی بزانەوە پەیوەندەکە کو دەبەسترێتن. لە خاڵی سێم تەکنیشی سێم باز لە behavioral mirroring دەکا کە ڕنگدانەوەی ڕەفتارە وەکو ئاوێنەیە کە لە بەرامبەر کەسەکە دانرابێتن، وەک ڕنگدانەوەی هەندێک یاری وەستا و جوڵاو باشە کە کەسەکە بزوڵێ بە هەمان شێوەی ئەو بزوڵێنەوە یان وەستا بێ بە هەمان شێوە ئەو بوەستین کەوا دەکات کەسەکەش بە هەمان شێوە جوڵەی ئێمە دووبارە بکاتەوە باشە، یعنی وەکو ئاوێنەکە دووبارەکردنەوەکە کە لێرەدا دەتوانین ئاوێنەش بەکاربێنین ئەگەر کەسەکە سەرنجدانی باش بوو ئای کۆنتاکت و پەیوەندی چاوی باش بوو، ئەگەر باش نەبوو بەکاری نانین بەس ئەو شتانێک کە ئەو ڕەفتار و جوڵانی کاون دەیکات ئێمە دووبارەی دەکەینەوە، بەس ناتوانین بڵێن کە ئیمیتیشنە لاساییکردنەوەی باشە لەبەرچێ لەبەرەوەی کە هەموو شتێکی ئەو دووبارە ناکەینەوە و بە بەردەوامیش دووبارەی ناکەینەوە کە ئەو ڕەفتاری دەیکات جار جارە کە لەو ئێستا هەندێک ڤیدیۆ هەیە پێشانتانی دەدەم دیارە کە کەسەکان ئەو کەسانی کە ئینتەنسیڤ ئینتراکشنی بەکاردێنن هەموو شتێک دووبارە ناکەنەوە، بەس ئەو شتانە نەبێت کە سەرنجی منداڵەکەی دەکەوێتە سەری سەرنجی کەیسەکەی دەکەوێتە سەری. لە تەکنیکی چوارەم چ دەکەین؟ بەرکەوتنی جەستەییمان هەیە باشە فیزیکال کۆنتاکتمان هەیە. لێرە پەیوەندیەکی هەستی کاریگەر و کۆمەڵایەتیانە هەندێک جار متمانە دروست دەکەن باشە ئەوەی کە لە باوەشگرتن تەخواکردنەوەوانەیە لۆیش دەڵێتن هەندێک جار جاری وا هەیە ئەمە ئەو کەسانشمان هەیە کە هەستیارن بە دەست لێدانەوەوانە، یعنی هەموو جارێک ناتوانین بەکاری بێن، بەڵام بۆ هەندێک لەو کەیسانە دەتوانین بەکاری بێن کە گرینگە بۆیان کە پەیوەندی کۆمەڵایەتی باش دەکا و کاریگەری دەبێت لەسەوەی کە متمانە دروست بێتن. لۆ نمونە گرتنی دەست و گوشینی دەستیان و بە شێوازێک توندە بەس گوشینێک کە هەست پێ بکرێ چەپڵە لێدان بە دەستی یەکتر کاوەی ئەم پێشتر بەبیرم دێ کە بە منداڵی زۆری یاریکردن هەبوو یەک لەو یاریانە چ بوو پێیان دەگۆ پام پلیس پۆز بیان ئەوەی دەستان لە یەکتر دەدا بەو شێوەی کە چەپڵە لێدان بیبێکەوە باشە. هەندێک یاری هەبوو کە ئەوەش گرینگە لەگەڵەوان بکرێتە کە دەتوانین بەکاری بێنن لەوەی کە فیزیکال کۆنتاکت هەبی، یانیشەوەی کە لوت خشاندن لەگەڵ یەکە پەیوەندی باوک لەگەڵ منداڵی دایک لەگەڵ منداڵەکەی خۆی کە دووچاویان بەیەکترەوە دەخشێن و کەپویان یان سەریان ئەنی ئەوەکو کالێکێکە کالێکی جەستەیە کە وەکو پەیوەندیشی بەکاردێ کەمە بتوانین بڵێنەوە بۆ پەیوەندی بەستنێکە وەکو پەیوەندی بەستنێکە لەگەڵ ئەو کەسانە کە هەندێک لەوانە کە وەکوتم دڵیان پێی خۆش دەبی و حەزیان لێ کە بەو جۆرە مامەڵەیان لەگەڵدا بکرێتن.
تەکنیکێکی تر ئەوەیە کە making or exchanging eye contact دروستکردن و ئاڵوگۆڕکردنی پەیوەندی چاوە کە پەیوەندی چاو گرینگە بۆ ئاڵوگۆڕکردنی ئاماژە کۆمەڵایەتیەکان بۆ نمونە بەیەکەوە سەیری ئاوێنە بکەن یانیش سەیری یاریەک بکەن سەیری یانیش ئەوەی کەسەکە ئاکتێک بکات وەکو شانۆیەک بکات کە لە ناکاو سەیری شتێک بکاتن کە کەسی بەرامبەریشی ئەو کەیسە سەیری بکاتەوە سەیری هەمان شت بکاتەوە باشە بەو شێوازان دەتوانین پەیوەندی چاوی کەسەکە باشتر بکەین و زیاتر بکەین خاڵی شەشەمی تەکنیکی شەشەم exchanging facial expression کە ئاڵوگۆڕکردنی دەربڕینی دەبوونچاوە دەربڕینی ڕوخساری ڕوون و بەردەوام لەگەڵ ئەو کەسانەدا کە وەکەوە بەکاردێن کە دەرفەتێک بن بۆ کە دەرفەتێک بێ بەوەی ئەمە بتوانین هەست و دەربڕینی خۆمان پیشانی بەرامبەرمان بدەین بۆی باشتر لێمان تێبگەن و وەڵامدانەوەیان هەبێت بۆمان لۆ نمونە زەردەخەنەی ڕوون زەردەخەنەیەک کە پێتەوە دیار بێت وەکەوەی کە لە ڤیدیۆی پێشتر کە لۆنم نەمداڵەکە وەڵامێکی باشی داباوە دومچاوی پێوە دیاربووی کەسەکە کە پێی دەگۆ ئافەرینیان گود جۆب شتێکی باش بوو دومچاوی پێوە دیار بوو کە شتەکە باشە کە ئەنجامیدا هەمان شت لێرەدا کە ئەگەر زانیمان منداڵەکە بەس تەماشە دومچاومان دەکات یعنی بەس ئەوەی کە ئای کۆنتاکتی لەگەڵەمە باش بێت سەیری چاومان بکات زەردەخەنەی لە بۆ دەکەین زەردەخەنەی شۆڕن کە پێمانەوە دیاربی بگەشینەوە بۆی کە پێمانەوە دیاربی کە ئەمە سەلامەتین کە دەمانەوێت یاری لەگەڵ بکەین کە ئەزیەتن نادەین ئەو مانایانە دەدا بەدەستەوە یعنی ژەوەی چاو داگرتن لێی و هەتا ڕاکێشانی دەموچاویش کە هەندێک کەسمان هەیە کە ئەها منداڵی خۆش دەوێت کە منداڵێک دەبینێت یا منداڵیش چاوابی ڕۆمەتەکانی خۆی ڕادەچێشی زمانی دەردەینی بروەکانی بریندەکە بەدەستی خۆی یعنی هەندێک ڕفتار دەکاتن کە لەوانەیە دەوروبەریشی پێی پێ بکەن لەوانەیە کە گەورە ژناساینە پێی پێ بکەن کە ئەو شتەشی بەزدی باشە لە بۆ کەسانەی کە ئەو کێشانەیە هەیە ئەو حاڵتانەیە هەیە کە وەکو یاریکردنەکە دەتوانین ئەمە بەکاری بینین لەوەی کە کارلێکمان لەگەڵ بکات و پەیوەندیان لەگەڵ ئێمە باش بێت یان پەیوەندیمان لەگەڵ ببەستن خاڵێکی دیکە خاڵی حەوتەم چالاکی تەرکیزی هاوبەشە کە ئەوە چییە ئەمە کاتێک دەبێت کە هەردوو کەسەکە سەرنجی خۆیان لەسەر هەمان شت یان چالاشی کۆبکەنەوە تێکەڵبوون لەگەڵ ئەم شتە یانیش ئەم چالاکیە وەکو نمونەی ئەوەی کە بەیەکەوە بگەڕێن بە دوای شتێک بە دوای کتێبێک بە دوای وێنەیەک یانجەوەی پێکەوە بخوێننەوە کە ئەوەش بۆ هەموو کەسێک نییە بەوانێ لەونە یەک وشە یەک بەرگە فێربوونە یانیش گوێ لە مۆسیقا بگرن بەیەکەوە کە بەشداریکردنش کۆمەڵایەتیە کە وەکو گروپێک پێکەوە کۆدە بنەوە کە بتوانن ئەو شتانە بکەن کە زۆر گرینگە لەلایەنی کۆمەڵایەتی و کارلێش کۆمەڵایەتیە تەکنیکەشی دیکە نۆرە وەرگرتنە turn takingە کە بریتە لە دوو کەس کە بە ئەنقەست بەمەبەست کە دارەکان ڕێک بخەن وەکەوەی دەنگ دەربکەن بەنەوبە دەست لەسەر مێزدانان یان دەست لە مێز بدەن یان لە شتێک بدەن بەنەوبە یان لە عەرز یان هەر شتێک بێتن ینی بە هەر وەسیلەیەک بێت لۆ نمونە تو شتێک بکەی شتێک بەکاربێنی کە ڕستەیەک بی یانیش دەست و قاچ خۆت بەکاربێنی لەوەی کە چالاشیەک ئەنجام بدەی وەکو بەنەوبە بە نۆرە وەرگرتن بێتن کە
وەکوەی دەتوانین پێ هەتا وروژێنەری زارەشیش بەکاربێنین بڵێن سڕەی منە ئەها لەوەشی کە دەست لە سەرێک دابنێ یەکەم جار دەستی خۆت دادنێ ئەویش دەستی خۆی دابنێتەوە تو دەرێی سڕەی منە دەستی خۆت دادنی ئەو جا پێی دەڵێ سڕەی تووە ئەو دەستی خۆی دادنێ وەکو یاریکردنێکە بەکاردێ کە هەم ئەوەی کە فێرە نەوبەرگرتن و فێرە چاوەڕوانیکردن دەبێت کە بەشداری پێکردنە شەلەوەی کە لە یاریەکدا دوو کەس بەشداری دەکەن لەگەڵ یەکتری کە ئەوانە بەزدی کێشیان هەیە لەوەی کە یاریە بکەن کە کەسی دیکەی تێدا بیتن بەتەنیا بە خۆیان یاری دەکەن بەتەنیا بە خۆیان مەشغوڵن کە ئەگەر بەو شێوازە ئێمە ئەو تەکنیکە بەکاربێنین لەوە باش دەبن کە ئەو یاریانە بەشداری پێ بکە لەگەڵ کەسانی دیکە و نەوبەرگرتنی شوێر بن و چاوەڕوانیکردنی شوێر بن. خاڵێکی دیکە تەکنیشی نۆیە کە زنجیرەی تەقینەوە و وەستان کەەوە بمانای چ دێ کە ئەمە کاتێک دەبێت کە کردارێک دوای وەستانێکی درێژخایەن لە ناکاو جوڵەیەک دروست بکەیت. لۆ نمونە یاری خۆشاردنەوەما هەیە لە ناکاوەک ئەها پێی دەڵێ باو یان ئەوە منم بە دەرکەوتمەوە یانیش یاریکردن بە ژمارە 3 2 1 لۆ نمونە هەردەپەڕی لە شوێنی خۆت یان هەڵدەبەزیەوە لە شوێنی خۆت دەڵێ هوپە بەو نەوعی یانیش دروستکردنی ژاوەژاوێک لە ناکاو هاتو هاوارێک دەکەی و لە ناکاوەک ئەویش بە بەشداریکردن لەگەڵ یەکتر ها ینی سەیری کەیسەکە دەکەی کە چ شتێکی زۆر حەز لێیە چ شتێک زۆر دووبارە دەکاتەوە بەو شێوازەش لەگەڵی دەکەیەوە لە ناکاوە چیش بێدەنگ دەبی ینی هەست پێ بکاتن کە لە ناکاوەک دەنگێک نەمایە تەبان سەیریش دەکە چاڕوانیەوەش دەکە کە دووبارە ئەو شتە بکەوە کە ئەو دەیکاتن کەس لە سەرەتادا ئەو کردێتی کە پەوزێک دەبی کە وەستانێک دەبی لەو کاتەدا کەسەکە سەرنجی دەدا کەیسەکە ئەوەی کە ئەو حاڵەتانەیە هەیە سەرنجی کەسەکە دەدەن باگەرەشی زۆرەوە کە لۆی بزانن لەبەر سر ڕاوەستەیە کاردانەوەشیان دەبی کە شتێکی باشە ینی ڕانێر کە ئەوان هاتو هاواریان دەست پێ کردیە وەکو چارە سەرکارەکە ڕادەوەستە باشە. تەکنیشی کۆتایی خاڵی کۆتایی بەکارهێنانی لێدوانی بەردەوامی پێدانە کە لێدوانی ڕاکردن ئەم لێرە بمانای بەوە تەرجمە کردەوە کە لێدوانی بەردەوامی پێدانبی لەبەرەوەی کە ئەو شتانە کە دەکەین و کە ئەو تەکنیکانە بەکاریان دێنین لێرەدا ئێمە دەتوانین زارەشیش بەکاربێنین هەماش کە تەکنیکێکە کە شتێکی زۆر باشەلەوەی بەردەوامی بەکارلێکردنەکەمان بدەین بەردەوامی بە پەیوەندی بەستنەکەمان بدەین وەکۆی بڵێن واو نایە بەڵێ دەبینم یان سەیری بکە یانەوەی ئەوە لۆ من ئەوەش لۆتوەها بە ئەوەی کە لۆ منە شتێک شیر بکەڵ شتێک بەشداری بکەی لەگەڵی سڕەی منە یان بۆی بڵێ جارەگە من جارەگەت و بەو نۆعانە بزانە ئەو وروژێنەران زارەشیانە دەتوانین بەکاربێنین یان هەتا پەیوەندی بەستنی زارەشی کە بە خۆمان بە زارەشی دەریبڕین دەتوانین بەکاری بێنین لە پای ئەوەی کە وەکو پاڵنەرێک بێت بۆ ئەوەی منداڵەکەش لۆ منە چاومان لێ بکاتن یەکی لە وشانە دەربڕێتن کە ئێمە دەری دەبڕین. جا پێم باشە هەندێک ڤیدیۆتان پێشان بدەم لەسەری کە لۆی تاو لە شتەکە تێبگەن و لەبەر چاویشتان بی ئەوە یەکێک لە ڤیدیۆیەکانە لێتان دیارەوە نییە؟ بەڵام وەستا دیارە زۆر باش.
یانی ئەگەر سەیری بکەن هەموو شتێکی ئەو منداڵەی دووبارە ناکاتەوە، بەس دەستی ڕاستی کە بەکارهێنایە دووبارەی دەکاتەوە. باشە، لەبەر هەندێک گوتمان کە لاسایکردنەوەش تەواو نییە، ینی ئەو منداڵەی زەعاز ناکە بۆی هەموو شتێکی لاسایی بکاتەوە، بەس شتێک دەکات لەوەی سەرنجی منداڵەکەی بۆ خۆی ڕاکێشی. و بێزگەلەوەش بۆشاییەک هەیە، ئەوە لەوانەیە تا ماوەیەکی زۆر تاتوانی بێتی ئەوەندە لی نێزیک بکەویتەوە ئەو بۆشاییان هەبی، چکە ئێستاش کەمێکی دیکە لی نێزیک دەکەوتەوە. بزانن کەمێکی دیکە هاتە پێش. کە لەوانەیە ئەگەر هەندێک کەیس هەیە کە لیان نێزیک بیتەوە، دەست بە هاتووە هاواری بکەن و پێی زەعاز بن و ڕوویان لۆ دیوار بسوڕێنن، ینی پشتیان لە کەسەکە بکەن لەوەی زەعازیان نەکە، زۆر ڕقیان لەوە دەبتەوە کە کالێگەڵ لەگەڵ دەوروبەریان بکەن. بەس هێشتان ینی ئەوە زۆر باشە کە بەو جۆرێک بەکارهێنایە منداڵەکە تەماشای دەکا، بزانن هەندێک دەنجی دەردەبڕی منداڵەکە هەمان شت ئەو چارەسەرکارە دووبارەی دەکاتەوە. ئەوە دەستی بە زەردەخەنەی کرد کە جەوەکەی پێخۆشە، هەمان شت چارەسەرکارەکەش وەی کردەوە. یعنی ئێستا پاڵی دایتەوە، شێوازێک نییە کە فۆرماڵ بی، باشە، وەکو ئەوەی کە لە چارەسەرەکانی دیکەدا هەیە، مێز و کورسیە هەبی و نازانم چی پێویست بەو شتانە ناکە. شێوازێکی سروشتیە، زۆر احتیاطی، بەس ئەوەی کە بتوانی پەیوەندی بەسی لەگەڵ منداڵەکەی و کارکردێشی لەگەڵ بکەیت. نبینمە سەر ڤیدیۆیەکی دیکە، ئەو ژێککە لە ڤیدیۆەکە، یعنی بزانن منداڵەکە پاڵی دایتەوە، هەمان شت چارەسەرکارەکەش پاڵی دایتەوە. Sasha's really making progress. We can see how much more participative he is in the activity, how much more confident he is, how much more deep. ئەنی بەجددیش ئەم بەکارهێنایەک ئەو کەیسانە کاردانەوەکی سەیریان هەیە، ینی کاگەر لە هەندێک جوڵەدا وەکو ئەوان بکەین و هەندێک شتیان دووبارە بکەینەوە، یەکسەری تەماشای دەکەن، وەکو ئەوی بیکە ئەو کەسە چ دەکاتن، لێی ڕادەمینێتن، چاودێری دەکاتن کە چه ڕەفتارێک دەکات، کەسی بەرامبەری، ینی کە پێشتر باسییان کردیە کە تەماشای کەس ناکە لەگەر کەسی شتێکەڵ نابێتن، ینی بەو تەکنیکە بۆ شێوازەی کە بتوان سەرنجی خۆیان بخەنە سەر کەسێکی دیکە زۆر مهمە. بزانە دەست سەر عاجزدان هەمان شتی دووبارە دەکاتەوە. And then surely raging, you can also see one of the main بزانە چارەسەرکارەکەش هەڵ نەستایەوە، یعنی پێویست ناکە هەموو شتێک دووبارە بکرێتەوە. lovely things about doing intensive interaction and being an intensive interaction practitioner. And for me, it's one of the best times in all of my working life as a teacher when I realised gradually, as we were developing intensive interaction, that you could be doing the most serious, the most special and critical teaching for the learner, but it could be huge fun. And I think Rihanna جەستەشی کالێکنی جەستەشی بەکارهێنا، ئەوەی خوتوکەی پشتی بدە، life moves she shares with me. Teaching women should be like هەمان لاسایکردنەوە دووبارە دەکاتەوە. ئێستاوە لی دوور کەوتەوە، ئێستا ئەگەر لەڕوو منە لە شوێنێکی دیکە بە لە حاڵەتێک یان لە سنتەرێکی دیکە بە ڕێک بە دووی دەکەتن، یان گۆ نابی بڕواتن وەرەچیەوە دەچیەوانە، بەس پێویست ناکە، لێرە حڕیەتی دەدرێت، لێرە منداڵەکە زیینگەرچی کراوەی هەیە و ئازادە، باشە. and we can
يعني ئەمە دەمانەوێت متوانێت ئەو منداڵە بەدەستبین و دەمانەوێت زەوەشی خۆشی لە بۆ دروستبێنی و هەمانش دەمانەوێت بتوانین بچینە ناو ژینگەی ئەو یعنی ئێستا دەتوانین بەوە جیاکەینەوە چارەسەرەکانی تر لەگەڵ ئەو شێوازە چارەسەری بە یەک ڕستە بەوەی کە لە چارەسەرەکانی دیکە ئەمە ئەو کەیسانە دەینێنە ناو ژینگەی خۆمان بەس لە چارەسەری کالێکردنی چڕ لە intensive interaction ئەمە دەچێت ناو ژینگەی ئەو کەیسان ئەو لی نزیک کەوتەوە کێشەشی نەبوو پێی خۆشە هەمان شت بکاتەوە لەگەڵی The main response that we see is kind of imitation, copying, joining in. That makes her behaviour really meaningful. He can recognise it. کە ئەو ڕەفتارانە کە کالێک وەکو کالێکردن لەگەڵ یەکتری وەها دەبینرێت کە ئەو منداڵە چێژی لێ دەبینێت و بێجگە لەوەش ماناداریش دەبێتن بۆی ینی مانایەک بەدەستەوە دەدات کەەوە زۆر گرنگە And then, of course, you can also see Rihanna's preparedness to pause when Sasha goes into a lull and needs a bit of a rest and needs attention. لە شوێنێکدا ڕاوەستا لێرە ینی پێویست ناکەم و کاتێک دووبارە بکرێتەوە پێویست بە پەوزەی دەکات و بە ڕاوەستانێک دەکات باشە لێرە ڕاوەستە کە بەزدی ئەو ڕاوەستانەش گرنگە بۆی کەسەکە ئەگەر لە نمونە مدەی ڕاوەستانی خۆی درێژ کرد بەوە چارەسەرکارە ئەکید منداڵەکە سەرنجی دەدا بەوەی کە بزانێت لەبەر چ ڕاوەستایە سەری دۆسڵما لەوەی کە ڕاوەستایە چەند دەمێکە کە کالێشی لەگەڵ دەکە کە وەکوتم بۆ گرنگە کە سەرنجی منداڵەکە بێنەوە لای خۆمان بەوەشی کە چاوی لەسەرەمە بێت ببینە سەر ڤیدیۆشی دیکە چکە دووسێ ڤیدیۆی دیکەیەکیدا بوو کە حاڵەتی توندیان هەبوو پێم خۆشە ویشتان پێشام بدەم ئەو ئافرەتە یەکێکە لە پسپۆڕەکانی intensive interaction کە زۆر زیرەکە بەجددی پێم خۆشە زۆربەی ڤیدیۆەکانی ئەو تەماشێ بکەن ئەو ڤیدیۆیانەش دەنێرمەوە ئینشاڵڵا کە لێرە دەیبین کە بەس شێوازێک ڕەفتار دەکات لەگەڵ ئەو کەیسەدا Yeah, 7 or 8 years he's actually been here, and within that time he has been one of the students that we find the hardest to communicate with. کەوەها دەبینن ئەو گەنجەی کە تازە بینیتان لێرە باسی ئەوەی دەکەن کە وەها دەیبینن کە زۆر قورسە پەیوەندی لەگەڵ بەستی لەگەڵ ئەو کەسی Our senses may work perfectly well, but on the way to the brain it gets scrambled, and this is very often the case. بزانەوە خۆگەشتێکەوە مەشغوڵ کردیە کە حەزی لێیتی بیکە داوێک کە نازانم شتێکە لە دەستی گرتیا زۆر لە سەیری دووبارەشی دەکاتەوە دەیجۆڵێنی کەەوە کێشەی هەستەوەریە سلوک نەمەتیش The messages and information which come in are interpreted wrongly. So their perception was one of the problems. He was very یعنی لەسەرتا بزان هەر لێی دوور دەکەویتەوە لە چارەسەرکاری حەزی لێ نەکات لێش لەگەڵ بکات پەیوەندی لەگەڵ بەستی completely ignoring people lot تەواو ئیهمالی دەوروبەریش دەکات into his repetitive behaviors in a way that didn't offer much access.
He's diagnosed as having autism, and he's got a severe سەبر چارە سەرکارەکە دەیەوێ لی نزیک بکەویتەوە. and severe epilepsy. He spends a lot of time walking around doing his own repetitive behaviours, the things. He's on his own agenda. If his pattern is disrupted, he may هەنی بزان تەقەتەقێک بە پێکانی دەکات ئەو گەنجە ئەویش چارە سەرکارەکە هەمان شت دەکاتەوە تا بزانی سەرنجی دەکەویتە سەرویان. He's unable to join the modular programs that we have here, so the designed individual program has been placed for him. I thought this was going to be very hard, but then that does happen quite often for me. I sort of feel my way into it, and I try different things. I look. هەنی بزان لە سەرەتادا لی دوو دەکەوتەوە ئیهمالی دەکرد ئێستاکە سەبرە یعنی لێ نزیک کەتیسەوە ئەو شتە بەکاردێنێ کە هەمان شتەویش بەکاری دێنی بەشداری لەگەڵ دەکات وەکوویش دووباری دەکاتەوە تازە جارێک دیقەتیدا سەری و تەماشای کرد. For the feedback that the person's giving themselves, and in this case he was fixated on. هەندێک جوڵەش دەکا بۆی بزانی کە کاریگەری هەیە یان نا ئەو دەستەوانەی لە دەستی خشان لە دەستی گەنجەکەی لەوانێ ئەنگۆبتان شتی دیکە بەکاربین و شێوازی دیکە بەکاربین لەوەی بزان چ شتە کاری لێ دەکا چ شتە گوێی لێ دەکا ئەو کەیسە سەرنجی بکەویتە سەرنگۆ. Various objects, and I had to look at exactly what stimulus he was giving himself. Oh, physical contact. When I looked carefully, it turned out that an awful lot of his flicking was not just flicking, but was tapping onto his left hand with a fairly specific rhythm. And I started tapping him with his rhythm so that he got a related feedback, which his brain recognized, and he started to be interested in what I was doing as well as what he was doing. The fascination is here, isn't it, actually? That's what he's stimulating himself. If it's the string or whatever it is, it's always rubbing. من بزانە تێبینی کەیسەکەش دەکات کاوە زۆر گرینگە وەزیفەی ئەوە دیاری کرد کە لەبەرچە ئەو جوڵەیە دەکات لەبەرەوەی وتی خۆی دەوروژێنی بەوەی ئەو دەستەوانەیە لە دەستی خۆی بدات پێی دەوروژێ بزانەوە یەکێک لە تێبینەکانی وی بوو. یانی گرینگە چاوەی کە شتەکانی وی دووبارە دەکەی و بەشداری پێ دەکەی و هەندێک جار پەوزت دەبی ڕاوەدەستی و هەندێک جار جوڵەکان دووبارە دەکەیەوە لەو کاتانە تێبینی هەندێک شت بکەی لەوەی بتانی ئاسانکاری بی لە بۆ تو بتانی لە وەزیفەکەش تێبکەی لەو ڕەفتارێکە لە بەرچی دەیکا. Points of view are limited or distorted. The world around us may be very confusing or scary. A lot of the people that we work with are in this situation. The ones that we need to ask is, what does a person ئێستا ڕووی لەویە باشە with autism and draw their attention to ئەو کەلوپانانە بەکاردێنی کە ئەوە بەکاری دێنی rather than solid meaningful language With the flicking. And that he's actually getting some physical stimulation, and in fact where he's giving himself that meaningful feedback. یعنی لە چاوەی کە سەرەتایەکەی ئیهمالی دەکرد و لێ دوور دەکەوت و ئێستا زۆر باشترە هەندەستیشی لێدا مشکلی نییە ڕووشی لەوێ هەر مشکلی نییە کێشەی نییە بەشداری بەو شتانەش دەکا بەو یاریکردنەی کە بەخۆی دەیکاتن کە بەخۆی دەیکرد پێشتر کە وەکو ڕەفتارێکی دووبارەی دەکردەوە خۆی پێوە دەوروژان بە ئەوە and you do it with them, and that says I value. ڤیدیۆیشکەش ببین پێم باش بوو Sometimes it's very difficult to ئەوەیان 3 decades and work with staff there to engage with children. Well, I find it very difficult to join in anything. ئەو ژێکێک لە حاڵەتی توندەکانە
but I start to use the breathing rhythm, particularly the rhythm of his breathing rhythm. He begins to take notice almost immediately. زان لێرە سلێکە وەکو ئەو هەناسە دەدات کاویش لە بۆ ئەو کەسەی بۆ ئەو کەیسەی وەکو شتێک بوو کە کاری تێبگات و سەرنج بداتە سەر چارەسەر کارەکە و خۆشی لێ بینێت لەو چێژی لێ بێنێت لەوەی کە کەسەکە هەمان شت هەناسە بۆ شێوازێ بدات. چکە سەرەتاکەی تێبینیەوەی کردبوو کە هەناسەکەی دەنجی لێوە دێت یانی زۆر دووبارە دەکاتەوە بۆ نەوعی بواویش هەمان شتی دووبارە کردیتەوە. زان چەندی حەز لێیە. ئەوزە لێرە ئەو ڕاهێنارانە پێیان سەیر دەبی چکە کاتێشی زۆر بوو کە دەیانویست پەیوەندی لەگەڵ منداڵی لەگەڵ ئەو کەیسەی بەستن پیان نەکرا ناچاری ئەوەیان گاز کرد ئەو چارەسەرکاری ئەو کارلێکنی چڕەیان گاز کرد کە بە شێوازێکی زۆر ئاسان توانی پەیوەندی لەگەڵ بەستی. هەنی لێرە باز دەکەن بزانە And you might get the eye contact, you don't get the touching the face. It's quite extraordinary. It started with the sound actually, and he did like having that blowing in his ear. بزانە دەست پێشخەری دەکات دێتەوە کنی بەس لەوەی ئەوی لێ دووبارە بکاتەوە بزانە چ شێوازێکە لە پەیوەندی بەستن و چەند شتەشی جوانە کە کەسەکە ئەو کەیسانەوەیان لێبێ کاردانەوەیان هەبی لە بۆ دەوەروبەریان و دەست پێشخاریان هەبی لەوەی کە شتێک بیانەوێتن بە ڕەفتاری خۆیان داوای بکەن بەوەی کە هات گوێی هینا لای دەویوی تا ئەوەی دووبارەی بکاتەوە بەمانەیە ئەوەی کە لۆم دووبارە بکەوە ئەو هەنەسەدانە. یعنی خاڵێکی گرنگیش لەوەی هەست پێ دەکەین لەوەی دەزانین کە ئەمە لە زۆربەی چارەسەرەکان باز لەوەی دەکەین کێشەی هەستەوەری sensory dysfunction ئەو کێشەی هەیە دەبی بنبڕ بکرێتن وەڵا وروژێنەری ئەو شتانەی هەیە دەبی لای بین سلوکی دووبارەی هەیە ڕەفتاری دووبارەی هەیە دەبی لای بین هەمووی سلبیە باشە بەس لێرە بە لە چارەسەری کارلێکردنی چڕ لێرە بە شێوازێکی ئەرێنی بە شێوەیەکی ئەرێنی چاو لەو ڕەفتارانە دەکات کە بتوانێتن وەکو خاڵێکی بەهێز بەکاری بێنێت تا ئەوەی پەیوەندی ببەستێت لەگەڵ ئەو کەسەیدا یعنی بەزدی مهمە یعنی پێچوانەی ئەو تێگەشتانەیە بێزگە لەوەش وەکو خاڵێک سترنگت پۆینتێک خاڵێک بەهێز بەکار بهێنرێت لەوەی ئیشی لەسەر بکرێتن. دوای ئینشاڵڵا و ڤیدیۆیانە هەمووی دەنێرمەوە چکە ڤیدیۆی زۆرتریش هەیە لەو بابەتەی دەتوانن تەماشای بکەن و زیاتر لی تێبگەن ئینشاڵڵا. جا لێرە بابەتەکەمان تەواو بوو پێم باش بوو ئەوڕۆ هەمووی تەواو بکەم چکە ئەو ماوەی بڕواتن ئیشم دێتە پێش زۆر لە شوێنی خۆم گەردەنیشم ئازا بکەن لە هەندێ بەس پێم خۆشە زیاتر لە دوی بگەڕێن لە دوو مەوزوعی زیاتری شارەزا بن لێی ئەوەش هەموو لینکەکانە هەموو ناردیە دەتوان لەو لینکانە تەماشای بکەن و زیاتری تێدا ئەمن هەندێک شتم لێی دەرهێنا بوو پختم کردبەوە لە بۆتان تا لە مەوزوعەکە تێبگەن و بزان بە شێوازێکە ئەوەی دیکە لەسەر خۆتان کە زیاتر لە دوی بگەڕێن و حەستان لێبی ڕۆژێک لە ڕۆژان لەو نمونە
اختصاص لەوە بێننەوە چکە بەجددی ئەو اختصاسەمان نییە لێرە لە کوردستان نیتمان هەتا اختصاسی تریشمان نییە کە تایبەت بەکاربێت لە بۆ مەسەلەی ئۆتیزم و دواکەوتنی ژیرەوەوانە کە بەزنینە قسمان هەیە لەو مەوزوعانە کە پێم خۆشە هەندێک کەس هەبن ببنە نخبەت شانی خۆیان بدەنە بەرێ بتانن اختصاص لەو مۆزوعانە بینتەوە لە دەورەوەی وڵات بی بە ئۆنلاین بی ماستەری ئۆنلاین و ئەو شتانەمان هەیە تاوەکو بتوانن هەم وەکو پسپۆڕێکیش لەو بوارە بکەن هەمیش تەواو شارەزا بن بە هەمیش بە هەڵە بەکارینێنن و بە غەڵەت بەکارینێنن چکە بەداخەوە لێرە ئەو جۆرە چارەسەریانە هەندێک زار بە هەڵە بەکاردێ بەس لەوەی بەکاردێ کە پارەی پێیا بکەن لایەنی اقتصادی خۆیان باشتر بکەن گرنگی بۆ نادەن کە چەندە مەسئولیەتێکی گەورەیە کە ئەو زانستە بگەینی بە دەوروبەرت و بگەینی بەو کەسانەی کە ئەو حاڵەتیان ئەو عایلانەی کە ئەو حاڵەتانە لە ماڵەوەیان هەیە نازانین بە چ زەحمەتێک دادەڕۆن هەتا نەیبینین کە حاڵەتە چیوامان هەبی لۆیە بەجددی دەبی هەستی پێ بکەین کە چەندە ناخۆشە حاڵەتە چوە لە ماڵی هەر کەسێکدا هەبی بتوانین یارمەتیان بدەین و ئیش لەسەرەوە بکەین تا پێمان بکرێ هۆشیاری بڵاو بکەینەوە لەسەرەوە مۆزوعانە بە شێوەیەکی ڕێک بە شێوەیەکی زانستیانە چکەوانە هەمووی زانست و تەکنیک و شێوازی زانستینە کە دەبی بە شێوازی خۆی بەکاری بینین نەگەوەی لە خۆمانەوە قسەی تێدا بکەین جا ئیشاڵڵا پێم خۆشە و خۆشحاڵیش بووم کە هیوادارم سوودێکم گەیاندوێ پێتان و گەدەنیش مازاکەن لەوەی کە هەر نەقسێکم هەبوو بێ لە هەر شتێک غەڵەت بووبم ئاگدارم بکەنەوە تێبینیم دەنێ لەسەری زۆر خۆشحاڵە سلامەت دنیا خۆ بەشداربوون ئێستاوان بشارەکانتان بکەن مامۆستا لە ئینتنسیڤ ئینتراکشنی بەس لەلایەنی پەیوەندی کۆمەڵاتی بەکاردێت نا بەس لە بەوەی بەکار نایە مەسەلەی پەیوەندی بەستنە لەگەڵ ئەو کەیسانە بێجگە لەوەش ئێمە بە هەدەفێک بەکاری دێنین کە بێتەوە ناو ژینگەیمە باشە لێرەمە کە دەچینە ناو ژینگەی ئەو هەدەفێکمان هەیە هەدەفەکەمان ئەوەیە کە ئەو شتانە کە بەکار دێنین منداڵەکە سەبرە فێرە داواکاری دەبی فێرە کارلێکەکە دەبی فێرەوە دەبی کە دەست پێش خەری بکە فێرەوە دەبی کە بتوانێت بێتە ناو ئەو ژینگەی کە دەوروبەرەکە تێیدا هەیە کە کۆمەڵگایەکە تێیدا هەیە کە ئەو کەسانی لە دەوروبەری تێدا ینی فراوانە مەبەستەکەی بەس بە لایەنی سەرەکی کە گرنگی یانی ئیشی لەسەر دەکاتن لایەنی پەیوەندی بەستنەکەیە ئەها زۆر باشە ئەمن وەبزانین بەس لەلایەنی کۆمەڵاتی بەکار تا چارەسەریە بەکاردێتن یانی ئەوە ئیشی لەسەر دەکرێت تا مودەشی زۆر تاوەی بتوانن پەرە بەو شتانە بدەن کە ئەو خاڵانێکە باسم کرد زۆر باشە سەلامەت بیاخۆ بە هیوای سوود ئیشەڵا بەشدار بان دڵخۆشین کە بەشداربی ئەو خولە بووم کاتێکی خۆش